موزیکژن و کۆمپۆزەرێکی بە توانای کووردە ئاوازدانەرە و توانایشی باڵای هەیە لە ژەنینی چەندین ئامێری موزیکی وەکو کلارنێت و ساکسیفۆن و گیتار و ئامێرەکانی دیکە. دەرچووی پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانی و هاوکات خاوەنی بڕوانامەی زانکۆی لۆندا لە وڵاتی سوید لە بواری موزیکدا. لە ئێستاشدا سەرۆکی بەشی موزیکی پەیمانگای ئەهلی هونەرە جوانەکانە لە سلێمانی. ئێستاش ڕێبین مەلانووری میوانی زایڵەی داهێنانە. کاک ڕێبینم کاتت باش. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس دەکەین. کاک ڕێبین هەڵبەت ئەمێ بۆ دەست پێ بکەین. کورد چەند توانیوێتی سوود لەو کولتورە بەهێزەی مۆسیقا وەربگرێت، هەم لە مۆسیقای جیهانی، هەم لە مۆسیقای فەرهەنگی، هەم لەو مێژووە دوور و درێژەی مۆسیقا هەیەی لە ناوچەکەیە، توانیوێتی لە ناو نەخشەی جیهانە پێگەیەک دروستکە، توانیوێتی کاریگەری هەبێ، توانیوێتی بە بازاڕی بکات. بەڵێ بۆی کورت و کرمانز وەڵام بەمەوە بەداخەوە زۆر بەەوەی زۆرترین ستایل هەیە لە مۆسیقای ئێمە وجودی نییە، زۆرترین ڕەنگ هەیە وڵاتی ئێمە وجودی نییە، بۆیە توانم بڵم زۆر ئێمە سوودمان لێ نەبینی ئەگە بە کورتیاوە وەڵام. بەڵێ بەڵێ کاک ڕێبین هەڵبەت ئەزمموی تۆ لە ئەوروپا بە تایبەتی ئەزمموی خوێندنی تۆ لە بواری مۆسیقای لە وڵاتی سوید، ئەم ئەزممونات چی پێوتی ئەو ماوەی کە مۆسیقات خوێن و پێشتریش تۆ دەرچووی پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانی بوو لە بەشی مۆسیقایە، ئەم بەراوردە و ئەم ئەزممونە و ئەزمموی تۆ لە گەڵ مۆسیقا و وڵاتانی خۆرئاوایە چی پێ فێر کردی، چی پێوتی، چی لەلا دروست کردی؟ بەڵێ گەورەترین دیاری پێبەختی مەش مۆسیقای جاز من لە مناڵیەوە زۆر حەزم پەیمانگام تەواو بووشم بە مامۆستا، من تەنها بەس حەز دەربارەی و ژانری مۆسیقایم نازانم، دەوێت لە ڕێی مامۆستا زۆر باشەکانەوە لە ڕێی دۆش بۆ من کەی گەورەترین گەورەترینشتی بە من بە. بڵێ کاک ڕێبین هەڵبەت کاریگەری هەم مۆسیقا و هەم کاریگەری کۆنسێرتەکان هەم لە کوردستان و لە دەرەوەی وڵات و لە شوێنەکانی دیکە تێکڕا توانیوێتی ینی زمانێکی هاوبەش یان توانیوێتی پەیوەندیکی هاوبەش لەگەڵ گەلانی دنیا دروست کات. ئایا کورد توانیوێتی لە ڕێی مۆسیقاوە بە تایبەتی توانیوێتی پەیوەندیکی بەهێزی شارستانی کولتوری لەگەڵ گەلانی ناوچەکە و گەلانی دیکەی جیهانە دروست کات؟ بزانی چۆنە قسەکانم ڕەشبینە کابراکی پێبین، بەڵام ئەوەی نەتیجە پێمانەڵێ جارە پێشەکی بەڕای من لە دەرەوە کاریگەری دروست دەبێت، لە ناوە کاریگەری دروست دەبێت، هەردووشی بەس ئێمە لە ناو خۆی خۆمانە لە ژیانی وڵاتەکەمانە لە ئەگەفتەری هونەر و مۆسیقا بکەین تۆ سەیرەکەیت زۆر ینی هونەر تازەیە تا ئێستا لە ناو ئێمە بەڕاستەکەی ئەگەر ڕاست بۆ بم لەگەڵدا وجودمان هەیە، بەڵام هەنگاوەکانمان زۆر کەمە و گرنگیش نییە ئێمە ئێستا هەنگاو بەرین بۆی بە جیهانی بینیانە بین، چونکە ئێمە جارە لە ناو ماڵی خۆمانە بێ خۆمان ڕێخێنەوە بزانین هونەر چی لە ژیانمانە، لە مەکتەبەکانە چی، لە خوێنی وڵاتی ئێمە ئێستا هودەرزی هونەر بەس شێوەکاریە، مۆسیقا وجودی نییە. بە کوردێکی کە تۆ خوێنە تاواکەی ئەچیتە دواناوەندی ئاگاداری مۆسیقانی کەواتە تۆ تاکێکە نییە پێر مۆسیقاو کرد بۆ پەروەردە کرد سوودی چیە من لە دنیاە کە بەڕاستی واژ نییە، ینی زۆر هەنگاوەکان تاکە کەسین بەداخوانیانی ئەم بڵێم نەخێر چ ناو خۆ چ دەرەوانە ئێمە هێشتا هونەر سادێ لەن زۆر شتێکی ڕۆژانە نییە بۆ ئێمە. بەڵێ کاک ڕێبین شتێکی زۆر گرنگت لا و ڕۆژانە مەزانی لە زانکۆکانی ئەمریکا و هەتا ئەوروپا و لە زوربەی بەشەکانی خوێندنی باڵاشە و سەرەتای خوێندنیشە مۆسیقا وەکو چەشەی هونەری چەشەی کولتوری ئەخوێنرێت لە سەرەتای خوێندنەوە بۆ ئەوەی تەزەوقێکی یان چەشەیەکی فەرهەنگی و شارستانی و هونەری لە لای مناڵان دروست کرێت تا ئەو کاتەی زانکۆش تا ئەو کاتەی لە زانکۆش دەخوێنێ، لەوانێت تۆ لە بواری زانستا بخوێنی، بەڵام
یەک شتی تریش هەیە کە مۆسیقایە ئەتوانی بیخوێنی هەموو کەسێک دەتوانێت بیخوێنێت وەکو لە زانکۆکانیشە ئەمە لە زۆربەی وڵاتانی دنیاە بۆتە بناغەیەکی گەورە و بناغەیەکی بەهێز بۆ پەروەردە ئایا ئەمە کراوە لە کوردستانە ئایا ئەم ئیشە ئەم هەنگاوە کە هەنگاوێکی زۆر کۆنیشە لە دنیاە ئایا ئەم هەنگاوە تا ئێستا هەنگاوێکی وا هەیە لە کوردستانە هەنگاوە زۆر کەمە ناڵم من ناچارم وڵامی پرسیارەکانە بەمانێ ینی نەگەتیفانێ بەزیتر مەجبورم ڕازگۆڵم لەگەڵتا ئەم هەنگاوە نەکراوە بەداریم بکرێ لەبەرەوەی ئێمە میلەتی تر ناوی هیچ میلەتی نانی میلەت هەیە ینی کابرا سنگەرە پیانۆ زانێ زانم دکتۆرە مۆسیقا زانێ لای ئێمە هەیە ئەمانە ئەوە نیە ئێستا ڕەنگ بە یەکێک بڵێ ئەوە نیە فڵامی فساد ئەم شتە کەمە بۆچی کەمە لەبەر ئەوەی تۆ بە کوردێکی لە خوێنەنان نایخوێنی لەیەکی پیدایی و هەتا سەیم تۆستا تۆ دەرزێکە نییە بە ناوی هوونەرەوە هەتا بەس شێوەکارێ لە ئێستا ئەگەر مۆسیقاش هەبوو بێ مۆسیقانی مامۆسای مۆسیقا کۆمەڵێ مناڵی جوانی کورد کۆکاتەوە بەس سرودیان پێڵە و چەپڵیان پێلەیە توانای ئەوەی نییە فێری مۆسیقایان بکە گرنگ نییە مناڵە بێ بە پیانیست دوایی یا ساکسیفۆن لێ بێ بە مۆسیقی بەس کە بوو بە مەحامی ئەم چێژی هوەری هەیە کە بوو بە سایق بوو بە فیتەر بوو بە هەر شتێک لە کۆمەڵگایە ئەم تێگا لە هوەر چێژ وەرەگرێ ئەچێ بۆ کۆنسەرت لە کافەیەکە گوێ لە مۆسیقای جیاواز ئەبێ بەدڵی خۆی مۆسیقا هەڵە بژێریان تۆ ڕەنگانەوەکەی بینی لە تەلەڤیزیۆنی کوردیشا ڕەنگانەوەکەی بینی کە ئێمە ئەو هەنگاوەمان نەناوە کە تۆ باسێکرد لە زانکۆکانە لە خوێندنە موزیک هەبێت لەباخواانە بەڵێ بڵێ باشە کاکڕەبین ئەتوانرێت چی بکرێ بۆ نمونە هەماهەنگێکی کولتوری و فەرهەنگی لە نێوان حکومەت و دامەزراوەکان و هاوکات مۆسیقیەکان و بە تایبەتی مۆسیقیەکانە لە بواری مۆسیقایە ئایم هەنگاوە بە هەماهەنگێکی جیاواز ئەتوانرێ بکرێت لەلایەن هەم حکومەت و هەم دامەزراوەکان و هەم کەسانی بەتوانای وەکو ئێوە مۆسیقیەکانی کووردا کە هەنگاوێکی وا بنرێت بتوانرێت کە مۆسیقا ببێتە بەهایکی هەم فەرهەنگی و هەم کولتوری و هەم کۆمەڵایەتی هاوکات مۆسیقا ببێتە ئەوەی کە هەم لە خوێندندا بخوێنرێت و هەم مۆسیقا بتوانێت هەنگاو نەک بۆ ناوە بۆ دەرەوەی وڵاتیش بنێت ئەتوانێت چی بکرێت ئەتوانرێت لە باخچەی ساوایانەوانێ وجودی مۆسیقا هەبێت لە خوێندنی سەرەتایی ناوەندی دواناوەندی هەتا زانکۆ چی هەبێت بێتە ژوورێکە هەبێت کۆمەڵی ئامێریکیا بێت من ناڵێم زۆر ئاڵۆزیکن هەموونەوە ئامێرێکمانە بێ ڕەنگ بێ دەرینێنێ بەڵام باپیانۆمانە بێ با گیتارمانە بێ با کەمانچەیەکمانە با فلوتێکمانە بێ با کلارێتێکمانە بێ ئەم تەلەبەیە کە چێتە ژووری مۆسیقاوانێ لەیانی کەم هەست بە ریلاکسێکی زۆرەکە وای لێت کە ڕنگ بێ بە هونەرمەند ڕنگ بێ نەش بێ بە هونەرمەند بەڵام هەر کایەکی تر هەڵبژێرە ئەم لە هونەر تێئەگا تۆ لەم قۆناغە بیداییەوە وای لێت گوێگری هونەر تەبێت پارە بە پلیتی کۆنسەرت تەلەڤیزیۆنەکان گۆڕێکە کوالیتی و لیڤڵی مۆسیقا لە مۆسیقای کوردی ئاگۆڕدرێت ئەنواع ستایلی مۆسیقا بڵاو ئەبێتوانێت چونکە معنای تیان نیە تۆ هەرێکنەوە تۆ بەس بە خەڵک بڵێ بێ جۆ لە ڕەسەناتی بیری یا کلاسیک موزیک یا بەس جاز موزیک ئەبێ مۆسیقا هەمووی هەبێ تۆ هەڵی بژێری ئەم دنیاە بەس بۆ دروستە بێ مامۆستای هونەرە هەبێ کە بەڕاستی هونەر بە مناڵ بڵێت ینی بەس خوێندنە بەس پەروەردەیە ینی تۆ ئاواتە دێنێتە دیوەکو گەلی کورد بڵێ بڵێ بە دڵنیاییەوە ئەو هەمە چەشنەی لە بواری هونەرە هاوکات هەمە چەشنێکیش لە بواری چەشەی هونەری و چەشەی شارستانی و کولتوری دروستەکات و ئەو کاتیش دەتوانرێ هەنگاوەکان بنرێ بۆ زۆرێک لە بوارەکان کە پێشکەوتنی لە بواری فەرهەنگی و لە بواری هونەریە بێتە دی زۆر سپاس دەکەین کاگڕێبین بۆ کاتی پێتبەخشین بۆ دەنگی ئەمریکا بۆ زایاڵی داهێنان هەر بژین زۆر سپاس خوشحال بووم کاتێکی خۆ هەر بژین